لە ناحیەی سەرەوە سەری لەواچێ بەر شوێنێک کەوت بێ یا بەر شۆستەیە بەر سارەکە کەوت بێت ئەوە تۆزی عەزیەتی هەیە. لە ئێستادا نووسەر و وەرجێر شێزە حەسەن لە ژێر چاودێری وردی پزیشکیدایە کە هێزێک بەرسەری کەوتووە ئەمە کە لەلایەن تەکسێکەوە بەژێرەوە کراوی لە گەڕەکی عقاری. لە ئێستادا هاوڕەکانی لێرە کاگرێوی سڵاو لێ بەگە فەرمی تێرە ئەوەی چوبیتە ژوورەوە دۆخی تەندروستی چۆن بوو؟ شکر باشە بە قساکات شکر شکانی قاچ و دەسوم لەشی هەمووی باشە بەس لە ناحیەی سەرەوە سەری لەواچێ بەر شوێنێک کەوت بێ یا بەر شۆستەیە بەر سارەکە کەوت بێت ئەوە تۆزی عەزیەتی هەیە تۆزێ مێشکی شڵەقانی تایە بەڵام حواس پەرتیشی هەیە تۆزێ بیرچوونەوەی هەبوو بەڵام دکتۆرەکە بە شیعەکانە وتی شکر تا ئێستا ئەوەی کە بینم لە شیعەکانە نەزیفی گەورەی نییە ڕەنگە پێویستی بە عەمەلیات نەبێ بەڵام وتی تۆزێک ئەوەستین دوایی سیتیسکانی تازەی بووەکەن بزانن گەشتۆتە چی ئەگەر نەبێ و کاتە بڕیارەین وا چاوەڕێوە سەو لەگەڵاکە هیچ لەگە خۆیان من قسەم لەگەڵا نەکرد بەڵام برادەران قسەیان لەگەڵا کرد بە هەرەی و زۆر ماندوم زۆری لاکەم هەنێ هاوڕێی ناسیەوە ناسیەوە کاوانن هەرەوەنە تۆرەکە داوای کرد پشینە دەرەوە نابێ زۆر قسەی لەگەڵا بکەین وتی باش نییە زۆر قسە بکات لە بەرەواتی نەدەرێت هیچ ئەوەی کە ئاگادار بیت هیچ بەرهەمێشی لەوەردەسا بوو کە بە چای بگەێنێ نازانم هیچ ئاگاداری زۆر بەڕێستان ئەوەی کە ئەمڕۆ هاتوونەتە ئێرە هیوای چی بۆ مامۆستا خوازن بێگومان ینی مامۆستایەکە لە پیاوە جوانەکانیم شارە و مڵکی هەمومانەوە پیاوێکی هزگار نازدار و قەڵەمێکی گەورەی دنیای ئێمەیە ئێستا مامۆستا تووشی ڕووداوە ئۆتۆمبیلیە بووە کە ڕووداوێکی ناخۆشە و هەم جەستەی مامۆستا و هەم پێویستی بە ئیسراحەتی زیاتر بێ ئەوەندی کە ئێمە هاتین سەردانمان کرد هێشتا زۆر کت و پڕ بوو تەنها کەس و کارەکەی کوڕەکانی لێرە بوون کە پرسیارمان لێکرد باش بوو و تەنها تووشین تۆزێ نەخۆ نەزیفی داخلی بووە مێشکی بەڵام خەڵک دەناسێتەوە ینی ئەوەی هەیە بەڵام تەسەوری من وە دکتۆرەکانیش ئەوەیە کە ڕەنگە دکتۆرەکان باشتر بزانن کە کاتی ئەوێ بۆی کە لانی کەم بەرەو باشی بڕۆ دۆسپاس بۆ بەڕێستان بەڵێ کە جوبیسی بوون نیۆڕۆی ئەمڕۆ لە گەڕەکی عقاری ئۆتۆمبیلێکی جۆی تەکسی لە نووسەر وەرجێر شێزە حەسەن دەدات بۆیە سەری بەرزەوی دەکەوێت بۆیە زەبری زۆر بەرسەری کەوتووە بەپێی کە باسییان کردو بەرپرسانی تەندروستیش کە زەبەر بەرسەری کەوتووە بۆیە پێویستی بە چاودێری ورد هەیە تاوەکو چارەسەری بکەن بەڵام لە ئێستادا دۆخی تەندروستی جێگیر نییە بۆیە چاوەڕوان دەکرێت کە زان ئەنجامەکان چی دەبێت و ئەگەر پێویست بە نەشەگەری بکە ئەوە نەشەگەری بۆ دەکات.